کوش کاسپی پیشبینی دکه که ناتو اندامتیا سوید و فنلنده پسند بکه. داکیومنت نپنین حکمت امریکی دمالا جگری سروکی بری مایک پنس ده هاتنا دیتن. و هشکا سالی گفا کم خوارنه لحری من باکون رشلات سوریا دخواه. دم باش و بخير هاتن برنامج هكاديا كورت كونكشن جدنجي امريكا لواشنطن هذا مجمر حفتي سبيدا روجا چهارشنبه داخل شموهي فيا دمن خوش جوارا دخوازه بردفکا راگهاندنی یا کوش کاسپی کارین جن پیر کنفرانس تک روز دماوانی دا گوت امریکا هیوی هیا کو ناتو اندامتیا فنلند و سویده پسند بکه راگهاندنا کوش کاسپی پشتی گفای سلوک ترکیه رجب طیب اردوغان بود دماغوتی دوی سوید به هیویا پشتگیریا ترکیه نبه پشتی خو پیشاندانا لپیش بالیوسخانا ترکیه لستوکهولم و شواتاندنا کتیبا پیروزا مسلمانان بردفکا راگهاندنی یا کوش کاسپی گوت روزنامه‌وانان لشکرین وان هر دو ولاتین اوروپی وک هوالبندان دخبتنو امریکا پابنده به اندامتیا وان را. و دو سه‌شنبه سرک وزیر سوئدی اولف کریسترسون گوت کو او دو دیالوگی به ترکیه را نو دست پی بکش برکو دانستاندن لسر اندامتیا سوئدی یا ناتوی راوسیانا. کریسترسون گوتا کنفرانسک چاپمنیه پیامامه هفبشت او کو ام دخوازن د پیواژوی دا بانگا آرامی بکن دا کو ام وگر نصر دانستاندنین کیرهاتی دنبرا سوید فنلند و ترکیه دا لسر اندامتیا ما یا هفپار آن ناتوی وی گوت ام دخوازن وگر ندانستاندنان ترکیه جیوینین اندامتیا ناتوی به سوید و فنلند را لمهادو صباتی پلان کریبون پاش خستنا. دادگاه دستوریا بنگهین لترکیه بریار لسرگرتنا هدپی هتا صباحی پنجشنبه پاش خست. بریا چند روزان جی رایدارن هدپی دوز لدادگاه وکرو دخواز کرن کو بریارا گرتنا پارتیاوان ورا پاش خستن حیا داویا هل بجارتنا لترکیه. خارجان فارقين بأميرات دنجي أمريكا لآمدي باوريا چند كسان ورقرتيا هناك جوانا دي بيجن اگر هدپي ورقرتن جي لي تشتك ناي گوهرتن پروسا دوزا گرتنا هدپی دادگاه دستور بنگهین دومه هفسروک هدپی میتا سانجر دو هفته بری سری دادگاه دستور خصبکو لسر دوزا هدپی بریار چه بهشی دستور بنگهین پشت هلبجارتنی رایه و اشکره بکه جبر که هدپی دبیجه اف بریار و باندور اخوال سر هلبجارتنی و حمی ترکیه بخه لأجانس آنادولی را گهاند که دادگاه روژه چهارشنبه رایخ و اشکره دکه. گل رونشتوان آمده سر دوزا گرتنا هدپی اوج بریار دادگاه چه هیوی دکن. من رونشتوان بیشن او باورد کن که هدپی نای گرتن. از باورد کن هدپی نای گرتن چونکه هدپی گل کرد تمثیل دکه گل کردی هرین کم 30 میلیون کرد عالقی آیل داره. از دبیم نای گرت. ایمز ورد بیش نای گرت. Çünkü gelek millet piştavi. Ya valla çiz desteği bir bak. Yani bu protesto bakın, bu çünkü. Bir girtin koskoca parti, üçüncü parti ya. Partiya siyasi. Bir girtin de bir. Ne var ya? Haksızlık pırmazın. Bu amna vazim bir girtin. Arı, vallahi piste seçimi. Piste seçimi kapattık. Vallahi kapattık o evi Kurdayı CHP arın. JAK Parti'yi arın. لچند رونشوان جی گوتن کو هدف وره گرتن جی او باندور اخوال سرایا رونشوانا چنکه ایرو اردوغان بجا چه اول نه قارشی حکیمه نه عدالت نه حقوق نه تشک قارشی تنه او بجا چه هویه یعنی که هدف چکریه انا بجا هدف چکریه چه سوجي هدفه ايش هدف ترسه هدف نبا هدف نبا هدف نبا نه اردوغان ولا اقتداري نه قلشتار ولا اقتداري اما سوجي ديار بكرز كرمان جازيه
قابواتنا في الوقت قوي ما تسترها قال كملت ببنايا قال كم العديد دمر تاش نادر نوان ما قال كم بلد يا نادر نوان يا ما مشبك كرماج ما بلوشنا افنم اردوغان معاش ما اوكريا اردوغان كوبيه تشكريا اردوغان ويا تشكريا اردوغان قلت كذا ولا اردوغان شو معاش بمعاش خدي بوشا ما بيجي هذا بابو تهببو حببو دبهبو يعني يوكاكو اولو جامعه باشا جامعه مثلا ما او بوش او دعوه بوش يعني فكر عندنا اخو مثلا غلط بينهم شاش ديك قال كي شاشش يعني كورا قرتن خلق تدبي شبكه ويت شبكه ما محقق بدنا في بارتي ام تصحني بدنا في بارتي ولا ازين دبي البرشتني بدا قرتني اول تخمين اخو ورد بيجن كديرو ايرو او اللي قارين ايرو بدا قرتني يعني او حتى كامل بدن قرتني خلق دي صدنجي خو ولا برزيدا بوسقي لسر خلقي ما هي وخلقي ما كرن يعني بني بوسقي دادگاه دستور بنگهین د پروسا دوزا گرتنه دا بریار دابو کو آلیکاریا خزانه آج بو هدف ور جمع داندن لی هدف دست کامپین اکتر بجه خزانه وان گریوانه خجیجان فارقین دنگ امریکا آمد اللي سردو زاغرتنا هدفي وبريار دادگاه دستوريا بنگهين امي وانداريا بريز عبد الله دمير باش شارداري بري ينافچه سورا آمدي دكن كو نهاجو سويسرا نها راستوخا بمرة ياك كي عبد الله دم باش انتظانم تل الدرفي ودي چالاكي كي دايما مدخواست ام ترى بحثي وي بريار وداخوازا قرتنا هدفي وداخوازين هدفي كو ورن باش خستن جبو پشتي هل برجاتنا بكنا انتظانم تل الدرفي كاميرات هناك دليفالي خمناك اگر دنگتا باش بگهما فرمو سلاو ريزو پیشکش محمود تماشاوانان و کرد و کردستانیا را بتایبت دولتین ترکیه دخوازه دیکتاتوری پیش بخش بوی ویجی ایرادا گل کرد و کردستانیان و گل دموکراسی خوازان آشتی خوازان آرامی خوازان بتفینه و بدنگ بگله جبوی وی گرتنا هدفیت خوازه بگره برچاوی خواه و دادگاه بلندا ترکیه از هیویدارم دوی نزیکتا تبریار خود دیار بکی اما وجی زانن ترکیه حقوق تنه قانون تنه یک کس چه بیجه اوی دکن دو دولت محچلی بریارک دا aslında تعلیمات دا حقوقی دو هدفه بگرن ون چما سکناندینه ایرو ام بیجن دوزگرین دادگاه بلند بریار دا کی گو تأخیر کرنا پشتی هلبجارتنی رد کن ليه صباحي وبريارة كبدن انشافري تشدكن او بيجي صباحي وبريارة يعني تخمينكم لتركي حقوق تنه حقوق قابا بمفي ببا احتمالك يمازن تبي بريارة نيني بكن يعني تبيجن هدف بيقرتن داخوازا هدفي قبول نكن چونكي لتركي حقوق تنه لتركي یک کس هر تشتی دکه یک زمان یک ناسنامه یک دولت و ایجارهجی یک کسه ما بساطة او یک کسا سروک ترکیه رجب طیب اردوغانه راست رجب طیب اردوغان جبای روجلات ناوین آستنگی و آلوزی و ناکوکی کی هری مسنه لازمه دولتین بیانی به طیبت خودین هست و امریکا فشکری لاردوغان نکن لدیکتاتورا نکن گله کرد و کردستانیا و گله بندست بکن بله باشا بسیار مزن او عم دکن که عبدالله عم دخوازن بزانن کانی هدفی وی چی بکه اگر بریار هاد دان کو هدفه بیگرتن بتایبت جی هل بجارتن نیزیک بونا از بی بیجم هدفه و گله کرد و کردستانی و لی ترکیه دموکراسی دخوازن بی alternatief لنن alternatief وان هنه از هیویدارم تفال نیستیکین دولتین دیکتاتور تفالا درخن یعنی حیاین هو گلک پارتین کردن هاتن گرتن لی چه چاره نبو هرچو کرد و کردستانی خورتمون ای دموکراسی خواست خورتمون جبروی ام بی alternatief لنن ام alternatief خوش بکن از هیویدارم ام گلکی اوین گلک باش بگرن
دولتا ترجیزانه کی ایدی کرد و کردستانی و کوکا دموکراسیه اف ایراده نکارن بتفینن جبروی برای همون گلیمه به هیوی بن هدف بگرتن alternatifi pırın yani az bavarım gele Kurd بوی تشتی برسی بکی مزن بدن وی دیکتاتوری بله كاكي عبد الله مزانن هونجي بريده مك زندان دابون وقالك هفال نوا اشاره دار بريوي نهاجي كوهاتن هالبجاتن جي زندان دا معنا مدو خاص بزانم يعني اف هالبجاتن واف روشة سياسية بقشتي له تركيا درباز دباوي كرد شي هي فيادكن كرد بتشي هي فيينا دكارن شي بكن حتى اف روشة لدي جيوان دي يعني ان اف سياسة لدي جيوان تنكرن بين راوستاندن بتایبەت ئەم داخوازەمەوە کی یەکەمین مەرکەزەرگۆنێکی یعنی قانونی ئێساریکی ئازادیخواز دموکراسی و ناسنامەین هەموو جودا و ئۆلێن جودا ناس بکە دوێمین ئەم دخوازن وان بەرەندامێمە و نامزەتێمە هەرسەرۆکێمە بەرێ پارلەمەنتەرێمە شارەدارێمە بێتن بەردان هەموو گرتیên سیاسین بێتە بەردان و وان قەیوما ڕاکن وان قانونين دجي تروري دبيجن يا اوانا هم بيتن گوهراندن اف قانونين لهم بري بارتي سياسي بيتن گوهراندن لازم گاوين آشيتي و آزادي بتاوتن هيوية ما دخوازي ما بله اما ام دوي باوري دانه ابي هالبجارتين ادامه سركبن ولتركيا وروجلات ناوين وكرد كردستانيان دا بكوكا آزادی بکن. كاكي عبد الله قال بله قال كيس باس فرمو اگر بكرتي یکیتیا کرد و کردستانی هم دخوازن دروجالات تناوین دا 4 پرچه کرد گرک ببن یک دنگ بن. بريز عبد الله دميرباش شارداري بري سورة آمدي بمرة بود بشتي دمك دريش كوج ما قطيابو جاري كديد با ميفاني دنگ امريكا قال كيس باس سلاورز سرکفتنا کرد و کردستانی صعبی بجید چاوی واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن. داکیومنتین کو به بلگه نپنی هاتنه نیشاندان و ناسکرن هفتیا بوری دمالا جگری سروکی بری امریکا مایک پنس دا لی اندیانا هاتنه دیتن پاریزرین وی دنامه که دا جهلا رویترز و هاتیا دیتن دبیجا کو او داکیومنتین نپنی را دستی اف بی آی کرنه گریک جاکوب پاریزری پنس ده هجدهی وی مهیدا دنامه که دا جه آرشیفان اجتماعی را شاندیا د رادگهینا کو ودیتنا وان بلگیان اشکره دکا او د بیستو دی ریبندان دا بنامه یک جدا آگهداری آرشیف کریا کو اف وی آی جبو برحف کرنا وان هاتیا مالا جگری سروکی بری اف ودیتن پنس دخا ریزا سروکی خواه بری دونالد ترامپ و سروکی نهای امریکا جو بایدن پشتی کو بلگین نپنی کو نشان نپنی لسرهنا دمالن واندا هاتنا دیتن او دزگرکا ولایتا جورجیا کو لیکولین لسر هولدان سروکی بری دونالد ترامپ دکا جبو برتن کرنا یعنی بطال کرنا شکستناوی ده هالبجاتین سروکاتیه دا این سال 2020 دا وی ولایتی گوت کو بریار درباری تاوام برکرناوی دمک نزیک دا ورن راگهاندن فانی ولز دادور آگشتیا حریما فولتن ده جوینا که دا لسر اشکره کرنا راپورتا دادوری گشتی تایبتی به
لسر انجام لیکولینه او راگهاندن داوی بانگ لدادوری دادگاه بلند ولایت رابرت مکبورنی کر کو لزیل لاشکره کرنا راپورت بکا لی هوشیاری جی هاتنه دان کو لپاشاروجی تاوانبار وی بکار بن ادعا بکن کو بلاوا کرنا بلگای عن با اشکره زراری دیگهینا ما فنوان و جزا کرنین عادل جی. کاملا هرس جیگرا سروکی بری امریکا گوت کو معافین جبر برنازارو کان لسران سری ولاتی دیجیر خطر و ایریشان دیا افراگهاندن هفدامی سال وگرا پین جیامین سالا رو ورسس ویف بو او قانون کو معافی جبر برنی لسران سری ولاتی دابین کربو. کاملا هاریس جێگری سەرۆکی ئەمریکا دەڵێت مافەکانی منداڵ لە باربردن لە سەرانسەری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەژێر هەڕەشەدایە. خاتو هاریس ڕۆژی یەکشەمە ڕەخنەی لە کۆماریەکان گرت لەو دەمەی لە فلۆریدا قسەی دەکرد بە بۆنەی 50مین ساڵ ڕۆژی ئەوەی بە بڕیاری ڕۆ ڤی وەید دەناسێت و لە ئێستادا هەڵوەشێنراوەتەوە. کۆماریەکان لە کۆنگرێس ئێستا داوای قەدەغەکردنی منداڵ لە باربردن دەکەن لە سەرانسەری ئەمریکادا. هەندێکیان تەنانەت داوای قەدەغەی لە باربردن دەکەن لەو ساتەی خانمەکە دووگیان دەبێت. هەر ژنێک لە هەر ویلایەتێک لە وڵاتە مافی هەیە بڕیار لەسەر سەلامەتی جەستەی خۆی بدات کە لە مەترسیدا بێت. من پێشتر گوتومە و دووباری دەکەمەوە و دەڵێم ئایا کۆماریەکان چۆن دەوێرن مافی منداڵ لە باربردن قەدەغە بکەن؟ چۆن دەوێرن؟ کۆشکی سپی دەڵێت هەتا ئێستا نزیکەی 60 پرۆژە یاسا دژ بە منداڵ لە باربردن لە دانیشتنەکانی تەشریعی لە ساڵی 2023دا پێشکەش کراوە. تەنها لە فلۆریدا ساڵی پار ویلایەتەکە منداڵ لە باربردنی بەبێ چەنوچۆن بۆ حاڵەتەکانی دەستدرێژی سێکسی قەدەغە کرد. کاملا هاریس جێگری سەرۆکی ئەمریکا گوتی زۆرینەی ئەمریکایەکان لە دژی ڕێکارەکانی دژ بە منداڵ لە باربردنن. هەر لە کەنساسەوە بۆ کالیفۆرنیا و میشیگن و مۆنتانا و کنتاکی و هەروەها ڤێرمۆنت ئەوان بە دەنگدانەکانیان قسەیان کرد لە ناوەڕۆکدا ئەوان گوتیان کە نابێت کەسێک دەستبەرداری بڕوای خۆی ببێت یان ئەو بیر و باوەڕانەی بە قوڵی ڕیشەدا کوتراون ڕازی بێت لەسەر ئەوەی کە نابێت حکوومەت بە هاوڵاتیان بڵێت چی لە جستەی خۆیان بکەن. ئەم ئاماژانەی کاملا هاریس جێگیری سەرۆکی ئەمریکا لەو دەمەدا بوو کە بە هەزاران کەس لە سەرانسەری ئەمریکا گرت بوونەوە و بۆنەیان ساز کرد بۆ گێڕانی بۆنەی فرمانی مێژووی ڕۆ ڤی وەید ئەوەی لە ساڵی 1973ەوە مافی دەستوری داهێژنان بۆ منداڵ لە باربردن و دادگای دەستوری ئەمریکا بڕیارەکەی لە مانگی 6 ساڵی ڕابردوودا هەڵوەشاندەوە. لە ویلایەتی ویسکەنسن ناڕزایان هۆڵی باڵەخانی پایتەختی ویلایەتەکەیان تەنی و داوای هەڵوەشاندنەوەی قەدەغەکردنی منداڵ لە باربردنیان لە ویلایەتەکەیان دەکرد. دەنگدەران لە ویلایەتی ویسکەنسن لە مانگی دوودا ڕوو لە بنکەکانی دەنگدان دەکەن بۆ بەشداریکردنیان لە هەڵبژاردننی بەرایی بۆ دادگای باڵا و لە مانگی 4دا دەنگ بۆ هەڵبژاردننی دادوەرێکی نوێ دەدەن. پێویست ئێمە ژمارەی زۆرمان هەبێت بۆ ئەوەی دادگای باڵا بەدەستبێنین. جا پێویست ناکات ئێمە 174 ساڵ بچینە دواوە. ترسەکە ئەوەیە کە یاساکان و ئێمە بەرەو دواوە دەبن. دارێکی مەزن بوو ئەوەی توانیمان ئەنجامی بدەین بۆ ڕێگریکردن لە هەوڵی کۆماریەکان. جا ئەگەر بتوانین درێژە بەم تەوژمە بدەین و بەردەوام بین ئەوە دەنگدان کاریگەری خۆی دەبێت. چاوەڕوانیش دەکرێت کە منداڵ لە باربردن لە هەڵبژاردننی ساڵی 2024دا لە ئەمریکا ببێتە بابەتێکی سەرەکی. سمکۆ عزیز دەنگی ئەمریکا. هێزین سووریا دموکرات بە هەفکاری دەگەل هێزین کۆالیسیۆنە نفنەتەوەی دەست بە ئۆپراسیۆنەکە چەکداری لە دژی شانەیەن ڕازاییەن داعشی لە هەرێما ڕەقە کریە. بەیانەری دەنگی ئەمریکا لە قامشلوزانە عومەرنا ڕاستەبخۆ بمەڕایەژ بوو ئەم بزانن کە ئەو ئۆپراسیۆن بچمە بەستەیە لوکوی دەرەیە و چاواتێ برێڤە برنزانە فەرموو. دم باش داخل جخوال رقاي إيشب دورة ساعات 12 دس بأوبراسيون دكيريا هذا سوريا ديمقراطيك اللي قال هذا الأولكارية هدرين وببشتيفانية عزباني جالية كواليسيون الأمنيتوية شري تيجي داعشة دفرا رقا قندواري وي طبقا قندواري وي كرامة وسرين اف دفرا دك أرمانجا خواه جو لديجي شانين داعشيين فشارتي جو لدسبيك أفي صالده پر ایریش پیک آنینه گو لسرانسری سوریه 22 ایریش داعش پیک آنینه 16 جوان لدیجی هزن سوریه دموکراتیکه و 12 جوان ایریشان دورن رقای طبقای پیک هاتنه جبر ویجی ولسر بنگاه آگاهیین گو استخباراتیین هسته گود اپراسیونا بروسکا جزیره ده دسپیکا وی سالی ده
بدست خستبون او آگاهیانا سوده دا کوالسیون و هسده سروی اساسی سروی بنگه اف اپراسیون دست پی کردن. بله زانا حسد دبیجه که انجام الفي اپراسیون شویدی چبون و عن خلق يعني اندام داعشی گرتنا نا يعني دخازن وینا بزانن اگر زانری الجمتها بله دشوا بورید الگورج داره کی جهیز سوریه دموکراتیک گو شوا بورید هفته کس هاتنه گرتن پرانی آوان کسین تکز گو چکداری داعشی نل سر اساس بنگها آگاهیان هاتنه گرتن وکی دنجی کسین بگومان و آلیگرین شانه داعشی دیکش بو مثل لوجستیکه ده و اپراسیون دا یا حری بالکش اوگو افجارا یکی یا پیشتی 2019 گو کوالسیون نامنتوایی جوان دوران وکشیابو افجارا یکی بالافرین کوالسیون نامنتوایی ودگرن و دوری والگور هناك آگاهیان شورمندین کوالسیون جیل سر عرضی لگل هسدی دوی اپراسیون دا بجداره يعني اپراسیون بوی رنگیزانا هندی راحتی هندی دلتنایی دناف خلقی دا درست دكاكو خلق بشتراز داعش خطرين اكسر هاري من وان تايبه جي هاري منكو لجير دا صلاة كردان دانا لقام شنو يعني حسكي جزيري وان جا بقشتي دخيل افدا فرانا نها داعشي لغوري آگاهية كي تكاس بهاتنا بشتي قشتنا ليدري ويني فيداوي خليفيوي وبهاتنا ليدري لو يجو حطانها داعشي واشكرنا كي او استراتيجيه كي داعشي نويه قول دجي هزن هسدي كواليسيون بكارتينا مساجن داعشي بفيرنجي غلغوري هسدي جو اف صاله 2023 داعش دخواز صالك بخوين بل دجي هزن سوريا ديمقراطيك والدفرين كردي وقفكي برمزن هسدي بياد بيجا جو دجي درين سركه يشاندنا تشكدار داعشي جبو هري من هسدي هنا داعشي شرباني تشكدارين خو ودغوهيزه دبرين هسدي جدي دبران يكجي دبرا تشولا تدمري ادن دبرين جير كنترول تركيا جو تشكداران دشينا به دبر و ايريشا بيكتينا ايريشا فيداوي ابري مهكي الرقاي او ايريشا كي برمزبو وكومي بو جو هرتنك التكتيك الايريشن داعش ده نشان دا جبر ويجي هزن سوريا الديمقراطيك كواليسيون نامنتوي في جاري تركيز لسر دبرا الرقاي وتبقى تكرم بتايبتيجي بشتي او لكرنا دبرا هولي جو ديمقراطيون بوليسكا الجزيره يا دسبي كافي صالده بيكاني بو يعني زانا عم زاننكو او دبرين كنت بحثك نابتوان دي اني بقشتي جي روشه قلكي خراب دنا هلبت شارون راحتي روشه ابوريا خراب لي دي سانجي رابورتات برينا هاتا جهاندي مال سر مساله هشك صالي جي او جي دردكي مازنا ديك بسر دردي خلكي كول هرميا دبا سدمي كون دي خلق برسي بمينا افصال ام قالك سباسيتات كان زعنا امهارن جم رابورتات لسر ومجاري سباس بس ما شر نافخا و هشك صالي كرتي چاندني دهري من كردن سوريا تيكچويا ده انجام داني زيكي 5 مليون خلقي وان هريمان راستي بأولهيا خوارني دبن زانا عمر بامير دنجي امريكا برينها افرا برجقام شلو غانديا أولهية خوارين دجير مطرسي ديه قفك جدايا جو هرمين باكرو رجلاتي سوريا راستي ويتي ده هرمك دا جو حفتيش صديشي خلكين وي دبارا خواه بچاندنية دكن هشكا صالي دبه سدما مطرسية وقلق آستنگين لسر جيانا ولاتيان كاربدستن ريفبريا أخواسر دبيجنگو برهمين چاندنية دا آستا هري كيم دنه نخاسم جنم جو برهما سركه جبو دابين كرنانان هفسروكا دستايا چاندنية لباكور رجلات سوريا ليلى محمد دبيجا جو اف 2 سالن هرم دي روشك الزهاي ده درباز دبه 2 سال لدو هفدو زهاي هات صالا بري فيجيش يعني صالا كي زهاي بو شريطة حدودي يعني خطوط التماس نابرامة ودولة داقل كرد أو جي يعني دبنا التهديد يدمون جو كارجلكي زحمتي دكشاندن هروها قطعنا آفا فراتي أفانا همو عوامل يقول تأثير لإنتاج زراعي كرد لآلية كيدن لغوري چافديران كارينين كيم إن ريفبريا خوسر دور پیچکرنا آبوري و گوهرتنا روشا هوای سدمن سرکنه گو هرم برب برچیبونه ودچه چالکوان سویل شوان امین دیار دیکه گو کریزا گو هرم تیر درباز دبه دی باندوره که نینی لسر روشا جیانا نشتجهن دوری بکه قالك بس قالك قادر تخوكي
پنابریه وکی حالا فقر وکی حالا مشاكل جواكي درد كبني بشتي سالين زهابونه و كيمبونا آليكاريان خلقن دوري دمترسيه دنگو هرم راستي كريزك خوارني بي نخاصم دمكي دگو بر همين چاندنيه كتنا استا هري كيم ده بتايبتي گنم گو چافکانی سرکه یا خوارنيه لهرمين باكور و رجلاتي سوريه دسالا بوري ده هلبرينا گنم نزيكي 300,000 طن بو دمكي دگو پیوستیا 5 مليون کس لباکور و رجلات سوریه بنزی 600,000 طن جبو دابین کرنا اروان هيا نتوين يكبوي دجوتمها سالا بوري ده راگهاند گونيزي کی 12 مليون کس لسوريه راستي بأولهية خوارني هاتنه و گلک ولاتين سوريه جبو دبارا مالباتن خواه تيتوكوشن هر وها تكسكرگو پیوستیا بلز با آليكارين خوارني لسوريه هيا زانا عمر دنگي امريكا قامشلو چندی ترسا کم خوارنی لحریم کردان لسوریه مزنه اگر کرتی چاندنی افصال به برهم بمینه خلکیوی چاوا و دبارا جیانا خواه بکن و ریفبریا خواه چه پلان هنه جبو ریگرتنی لروشک بوی آوائی دلبرین خلو چاو دیری کاروبار سوریا نها جقامشلو راستو خواه بمره که دلبرین دم باش ام سپاسیت تدکن جبو دميوا من دخازن بزانن يعني چندي مزنا افترساكو هشكا صليب بس دمي هنديكو او لهيا خوارني نبا يعني جي خوارن كيم خوارني لي هرمي پیدا با دم باش كك داخل جبو وجهي براستي وجهي درافوري داخياني كرن يعني 12 مليون سوري راستي برچبوني تن بشتي 11 سالان شرنا خويل سوريا الباكر رجلات سوريا جي هما روش بقرا مينا روشا سوري قشتيه إيرو روح هرم أستا كبرتشيبوني لاواز درباست بقى يعني الرجاء هجاري وخزانية هرم ده بر زيادة برو برو أجي قريداي قالك سدما سركجي جو خوارن الهرم كيم ده بتايبت جنم جوك أم بيجن زاوية كاستراتيجية الهرم وجو بيتري ابوریا هرمی جل سر گنو و گریدای ام بیجن هن د سالی درباس بویده و ای سال جی هشکا سال یک پر بسر هرمی دهات او جشت کو دهاتین گنم پر کم ببن جه 600 تونی 2019 داکت ایرو یعنی دوی سالی ده داکت تقریبا نزدیکی 180,000 تون پیدویا هرمی جش خواهد به نزدیکی 600,000 تونی هی سالانه جبو مسئله نان و مسئله تو الباکر رجلات سوریه جی اوقاسی ریوبریا خواستر که ازمون دواری ریوبرنا کریزان ده او ازمون ویتنه گوکاری کریزانی در باس بکه که دلبرین مدخواست بری بنا بعضی امپلانا بکن و کانی وی چاوا ربريا خسر يعني جي لحريمي تشاوال وي او روش ولا شارع سركن يعني ريل لوي برسيبي قرتن مدو خاص ببرسم يعني اگر مثلا هشكا صالي نبتني لحريم كردان للتوايا سوريا لإراقيا اللي قالك جانا وي كيشين ابوري كيشين كيم خوارني كيم جنم الحمو هريمان شبا بس دمي هنديكو وان جهاجي والنكارن جانم يعني كراسيديه خوارني بكرن يعني بينن يعني خلكي وان هريمان ويتشبكه ويجكو دري جوان را ولا كي ديكار الي كاريا وان بك جبوكو جانم هرچابا بگهوان براستي يعني برسا جانم ايرورو بيه برسا كي برمزن به هريمي ده نتنی سر استا باکروجات سر استا هرمی تبدی وقت داخیا کرن لی اما دهرمی ریوبریا خواسر دسته من هن گوشت هریبا کوسا زنگین بگه وی استی هلپرینا گنم یک جی قد کرنا آواچه مفراتی نبارینا بارانی روش آبوری دور پیش کرنا آبوری جهرمی گشیده و هر وها ایریشن ترکیه سر هرمی تایبت گو 30 صدی زوین گو بهترین نویج دهاتی گنم یه بیشتر باکروجلات سوریت کرد ایرو او جدست ریوبریا خسر هاتیه درخستن اوجی رجع کمزن دکر وقت ما دیار کردن گنم
هەلبەت کوالسیۆنە ناودەوڵەتیش عالیە خۆ دکارێ مداخلەی بکە و ساڵی بۆری ئەس باوەرم ئالیکاری دیواریتکردن لێ ئالیکاریە پێویست برێڤبریا خۆسەر بۆ کوالسیۆنە ناودەوڵەتی کارە بێ پشتگیریاوی دملێ ڕێڤبرنێ ڕێڤبرنا کریزان دملێ سپۆرا گرێڤبریا خۆسەر کارە بێ سپۆرا بشینە کەواتە ئالیکاری نێفنەتەوەی پێتیڤیا مانە وەساڵی من دەخواست ئەس بزانم ڕێڤەبەریا خۆسەر نەها پلانێک هەیە ji bo rêyek hebe jê derek hebe ew xwarin bigeha wan li were çi bikirîn çi bi alîkariyên mirovanî xwe deriyê Tirkoçer tekane derî bû alîkariyên mirovî tê digeştin Bakurojlatê Sûriyê lê ew derî jî di vîtayê Rûsî de hate girtin ev ya salayê nêzîkî sala ew derî hatiye girtin alîkariyên mirovî qet nagehîjin Bakurojlatê Sûriyê û evana jî yek sedemên serekeyê vê krîza birçîbûnê di herêmê de gelek carî ji rêberiya xweser bang netewên yekbûyî kir got kar bi vê dergehî veke ji xwe rejîma Şamê jî got alîkariyên aliyê wê re tên ew jî dike fişarek siyasî li ser herêmê robro zêde divê rewşa siyasî got ana herêm tevayî tê derbas bibe kekê dilbirîn diyare ev rewşa siyasî û rewşa şer û nerahetiyê û bavçonan li herêmê bûne sedemê hindî ku rêxisiyên nîvnetewî jî nikarin karê xwe bi duristî di herêmê de bikin yanî eger rewşek wesaçî wem hîvîdarin çêne be ku kêm xwarinî û ne ewlehiya xwarinê peyda bibe rêxisiyên mirovanî wê karibin werin kar bikin ve carek din yanî helbete bi rêya netewînê girtî هەلبەت ev yekaya girêdahiyê heta ticaretê koalisyona navdewletî ka rolekê vê derbarê dibilîze mijara rêxistinên navdewletî girêdayê mesela ewlehiyê çi qasî ewlehî peyda bibe êrişê Tirkiye ser herêmê kêm bibin gefê kêm bibin wê rêxistinên navdewletî karibin hin riyên di Bakurojlatê Sûriyê de derbasî vê herêmê bibin û karbin alîkarîkê baş jî bikin lê وەک مەگۆ گرێدای ڕەوشا ئەولەهیە گرێدای ڕەوشا شەر و کوالسیۆن ناودەوڵەتی و ئەمریکای کارب باندۆرێ دوێواری دەبێت بله دلبرین خەلۆ چاودێری کاروبارên Sûriye ji Qamişlo bi me rabû gelkî spas زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان کۆمیتەی پاڵپشتی ڕۆژنامەنووسان سەرزەنیشتی دەستگیرکردن و ڕاگررتنی ڕۆژنامەنووسی کەناڵی KNN سۆما خالت دەکاتن لەسەر سکاڵایەکی نەخۆشخانەی شار لە شاری سلێمانی و دەڵێت کە سومای ڕۆژنامەنووس بە پێی یاسای خراپباکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن دەستگیر کراوە نەک بە پێی یاسای ڕۆژنامەگەری یان یاسای بەدەستهێنانی زانیاری کە دوو یاسای فەرمین لە هەرێمی کوردستاندا ئێستاش سوماخان ڕاستەخۆ لە سلێمانی لەگەڵماندایە سوماخان ئەم کاتت باش سوپاس بۆ کاتی جەنابەت خۆت چیت هەیە باز بکەیت لەسەر دەستگیرکردنی خۆت بەڵێ سڵاتان لەبێت سەرەتا سوپاس بۆ ئەم دیدارە من ڕۆژنامەنووسەما خالیف کە ڕۆژی ڕابردوو بەهۆی بنکێ لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کرام بەهۆی ئەوەی کە من ڕخنەیەکم لە نەخۆشخانە گرتووە سەبارەت بە چۆنێکی مامەڵەکردن و هەڵسوکۆتنیان ئیتر ساڵام لەسەر کراوە لەسەر ئەو بابەتە و دوای ئەمەش بە یاسای خراپبەکارهێنانی ئامێری پەیوەندیکردن و دواتریش ڕەوانەی سژنی ئافرەت چەند لە زیندانە چەند ماوەی چەندێک دەست بەسەر بووی بەڵێ دەست بەسەرکردنەکە مایشێک مامەوە من لە سژنە خۆی بڕیارەکە بۆ 5 ڕۆژ زیندانیکردن بوو بەڵام جاتر بە کەفالەت ئازاد کرا
باشە حەزم دەکرد بزانم ڕێو شوێنی یاسایی بە پێی بڕیارێکی دادگا بوو یان پرسێکی سیاسی بوو بە باوەڕی جەنابەت؟ ئەمە پرسێکی ناشێتە چارچێ من ئێستا بڵێم ئایا ئەمە بە پرسێکی سیاسی بۆ یاخود بە بابەتێکی لایەنێکا ڕۆشتووە یان ئەو بابەتێک من ئێستا پارێزەرم هەیە ئەو بەداداچنی لە کۆمینەوە لەسەر شێوازی مامە شێوازی دەستبەکردنەوە تەنانەت ڕێکارەکان ئەگرێتە دەر و لە کۆمینەوەی لەسەر ئەکات بەڵام وەکو ئەوەی بەخوان ئاماژان تێدا لەسەر ئەو ڕخنەگرتن بووە کە من لە تۆری کۆمەڵایەتی خۆم فەیسبوک ڕخنەم لە شێواز و ئەدای ئەو نەخۆشخانەیە تۆ ئەمانش بەمە تاوانباریان کرد. سۆما خان من نازانم من لەسەر فەیسبوک نووسینەکەی تۆم بینی ئەوە لە پێش چاومە هەڵبەتە و پەیوەندیمان کردووە بە کاربەدەستان و ئەوانەی نەخۆشخانەکە دەڵێن سۆماخان بێڕێزی لە هەموو کارمەندانی نەخۆشخانەی کردووە یعنی منش ئەوە لە پێشچاومە ینی بەڕاستی ینی هەندی وشەی تایە هەندێ قسەی تایەکە ئەگەر کەسێک یان چەند کەسێک لە نەخۆشخانەیەک لە شوێنێکی تریش مامەڵەی خراپ یان بە شێوەیەکی خراپ ڕەفتار لەگەڵ کەسێک نەخۆشێک یان ڕۆژنامەنووسێک بکەن نابێ بەو شێوە فراوانە بە هەموو ئەو کارمەندانی نەخۆشخانە وەکو یەک کە لە فەیسبووکی توا دەبینم بەو شێوەیە نووسیوە ینی بۆیە من حەزم دەکرد بزانم ینی بێجگە لە ئەوەی کە لە فەیسبووکت ئەوە داناوە و پۆستە داناوە بابەتێک بوو لە ڕۆژنامەیەک لە شوێنێکی ئەوە بەڵاو بکرێتەوە یان نا؟ بەڵێ من کاتێکەوە ڕخنیم کردووە لە دوای سێجا سەردانیکردنم بۆ ئەو نەخۆشخانەیە کە ئەو جۆرە موسیقێتی ئەو جۆرە مامەڵەکردنم بینیوە کە بەبیتریتنە هاتون بەدەمەوە لەسەر ئەوە من بەخێن دەچوو ئەوە خۆشمان ئەزانین یعنی باش و خراپ لە هەموو دامەزرایەت لە هەموو ئەوە من تا ئەم ڕخنیم گرتو تەنانەت ناوی شخصیشم نێنەوە و ناوی هیچ کارمەندێک و پزیشکێکیش وە تەنانەت کە ئەو ڕخنێشم نووسیوە بەگیری ناکە ناوت نهێنەوە سۆماخان بەڵێ ناوت نهێناوە بەڵام ئەوە لە پێشامە دەڵێ دەبێت لە پزیشکەوە تا کارمەندەکانی تەندروستی کە لەم نەخۆشخانەیە کار دەکەن بنێردرێنە ماڵەوە وەزارەتی تەندروستی خۆڵی چۆنیەتی مامەڵاکردن و ئەتەکێتی قسەکردنیان بکاتەوە تا فێر ببن چۆن لەگەڵ نەخۆش مامەڵە بکەن و بێڕێزی ناکەن یعنی ئەمە هەمویان وا دەڵێ نەخۆشخانەی شار ئەو نەخۆشخانەیە مێگەڵ بەڕێو دەباتن یعنی ئەمە قسەیکە ڕەنگە کارمەندان خۆ دەزانی زیاتر لە 1000 کارمەندی تایە لە هەموو چینێکەوە لە هەموو بۆچوونێکی سیاسیەوەی تایە بەڵێ منیش باس ئەمە پێشتر ئاماژەم بۆ کردکە من بەدەم باس نەکردووە و دواتریش لە پای دەستەسەرکردنیش من ئەمەم دووپات کردێتەوە من بە گشتگیری باسی ئەم بابەتەم نەکردەوە بەسی بەشێکیان ئەەکەم ینی من ئاماژەم بە بەشێکیان کردووە نەک بە شەخص بێت بەڵام ناوی نەخۆشخانەکە بەڵام تۆ نەخۆشخانە سۆماخان دەڵێ نەخۆشخانەی شار ناوەکانی بەداخەوە دەنگت باش نایەتن زۆر بەداخەوە دەمیست بزانم من خۆمان و لە دەنگی ئەمریکا هەموو جارێ دژی ئەوەن کە ڕۆژنامەنووسێک لەسەر بیر و بۆچوونی خۆی زیندانی بکریان مامەڵی خراپی لەگەڵا بکرێ ئەگەر شتێک هەبێ بە ڕێگای دادگا و بە یاسای ڕۆژنامەگەری کە لە هەرێمی کوردستان هەیە وەکو بڵین مامەڵە لەگەڵ دۆسیەکە بکرێتن کە ئێمەش کە دەزانین بەپێی یاسای بەکارهێنانی ئامیرەکانی پەیوەندیەکان تۆ وەکو بڵی دەستگیر کراوی چیت هەیە لەسەر ئەمە بڵی و بەوەش دەزانم کە میترۆش ئەوەش باسی کردووە کە نابێ ئەم ڕۆژنامەنووسە بەتابەتی تۆ سۆماخان بەو یاسایە ئێوە دەبێ
لدجي أو شوية لهريما راوستنو وما ملا بكان يان بنوسين يان رخنا بقرن كأبي ببي ياساي روجنا مجري ما ملا لقلتان بقري نك ببي ياساي كي تركا بكار خراب بكار هناني أمريكان من إما لقل أودين بشتواني دتان لكن بلام دي سنة أو نوسينيتو لسر فيسبوك لسه هیچ وینی ترم نبینی حتی نه لسر فیسبوک خود بو پیم وایه زور سنوره چند دابازی بله ببورا امر اثنين مسكين جستا نسوا في جستا بلن افان تكم دندرا يعني سمان مثلا في فردت بلام امثله كذا اجت منه في مجال في وكذم ومنش وكو أويك عن إما أبيني على هرم كردستان جنگی کی لبادی ابو کاری روکا منشی یعنی بهر هو کارکو بهر جور بیت شکاری برام بدانه که و دواتریش لانه دادگاه کان به اسای روزنامه‌گری کار و معامله لگل روزنامه نشریات و یاسای خبرتاری نانی امریکایی وندی که زبان مثلا یاسان یعنی بجشتی آنی که دست سرکن بابام دواتر با حالی جدی و حولکان اگر بتواند او یاسای بگورد و استعمال كاللان فارس لكم برش الله أو بدلات يقولون أو ببابة كان تو أتبع ما هم من أزاني ياسا أم ياسا كبورش مثلا كأمدين ياسا كلاستيك يعني ياسا كبهم جلوس يوازق أسوان ما ملا بارو كانوا بكرة بويا بياسا رشنا مجري تعرف كناكن بلام إمالينا أبيني بلا ياسا أبي سلوات بيت بوهمو كسب بيت جوازي بۆیە منیشۆکو وەکو ڕۆژنامەنووسێ وەکو وەرتاکی ڕستومەتە بەردەم دادگا کە بەپێی یاسا ماڵەت باشە زانیتەکەی دادگا ئەوەی کە یاسا خەڵکانێک بێت بتوانن بە هەر جۆرێک و مامەڵیان لەگەڵا بکرێن هەمومان ئەبینین کە چەندین تاوان ناکرێت چەندین سۆمەخان گەیشت زۆر زۆر سوپاس زیاتر کات دەرفەتمان پێ نادا ڕۆژنامەنووسی کەناڵی KNN سوما خالد زۆر سوپاس بۆ کاتی جنابەت بەداخوا کاتێکە ڕێگامان پێ نادە زیاتر لەسەر ئەو بابەتە بڕۆین زۆر سوپاس. پشتی دەربازبوونا پترژن 9 ساڵان بەسەر شەڕین هۆڤانەیەن کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعشی ڕاهێشتا قوربانیین وان ئێریشان کوژە عالیە چەندین سازیە نفنەتەوەی وەک جنوساید هاتیە ناسکردن ji derdê destdana û wendakirina kes û karên xwe dinalin û di kempên penaberan de zor û zehmetê jî dibînin. Yek ji wan xanimeke derdê xwe ji bi dengê Amerîka re hevpar dike. سوهام تمنوی 14 سالن آوارا شنگاله نهال گنده شاریا لباکور دشتانه نوا دجید. جبرکول سال 2014 دا جبال چکدارین داعش و ایرش هات اثر دوروانو هزاران مالباتین ازدی آواره بونه هرما کردستانه. پنج خوشکو براین و نابینانن خودم پیدوین تایبتن و دایکاویان نخوشه. لسر رای اوان بربستان او یا بردوامه لسر خواندنا خواه. مدرسه هاتی مسفراقه شم غیر ما ابتعاون مالدنینا اما نابینن داکم ورم دماغ البالا از فراقه شم غیر مدرسه هاتی موشول مالدكم و خوندینا من مینه هتا فراقه شم و شول مالدكم. دم داعش ایرشکریه سر شنگاله به هزاران که جوجن کرنه سبایه و جاریه و هندک جوان کشتنو حتی نوکه چندین گورم بکم دناوا شنگال دا هنه کو پیش بینید کن او به سروشین بن کو لسردم داعش گل باران کربن اف چنده آستانگن هر مزانن کو کچن ازدیان وک پیدوی خواندنا خواه پریوه نبنو زیده باری چندین بربستندی استيعاب ناقل يعني شقيت تعبي شقيت باتلي والمال ضغط السر هنا جفيقي مثلا افتشتقي قلقي خرابة السروان ومستواي واني علمي المجتمعي ماذا بصورة عامة الزواج مبكر هنا يعني دردي مثلا قلق عن نسباق قلقيش مجتمع دفيق شوية دوان زو بزوجي في سبيل جاي خلاص برقب بشخور بس التريق جیانا ازدین شنگال اوین آواره بون نها گلک بزحمته لو ما مالباتا سوهامه وصاد بیجید کو او جنجاری کار نافمال بکچا خواه دکن.
كنت تجيني كار المساعدة ممكن بس كشكال بيجنس سهام تشا مدرسة كنا مدرسة يجي كاب زحمتها هتا ساعات بوانزنوتي فراغ بين جلك بين تشتكي مالي بعدي مكة زحمتها اللي دي أخوتي وطعمي قال لك كيف زحمتها بين زارو كما هنا نادي نان كورونا داك وان ورم الدماغ سيريا شفاني وان أزم من الراتب أن نملك ما لا تشتني نم آواري خلقي شنقالنا أم الكردستاني أنه حاليا بيگومان کارساتا شنگال باندورکا برجاف لستوهامه کریه و هر دم بحثا وی روژت هیتا کرن درونه وی تیک چیتنو خواندنا خواه با آوائی که سرشتی ناخوینید وقت انگا قالا رفاند رفید کن از عاجز سبم و خواندینا متعدل با از خواندینا خوش بیرات کم و خوش کبرای من نابین وقت انگا قال کن شعورکی نخوشت بام چید با هەلبەت هەر کەسێ بخوێنیت هیوی و ئومێدەگیژ بۆ پاشە ڕۆژێ هەیە ئومێداڤێکەجێ ئەوەک و بیتە نۆژدار داک و چارەسەریە خوشک و برایەن خوا بکەتن و هەمان دەمدا خزمەتا گەلێ شەنگالێ بکەتن ئەوێن وەکو ماڵباتاوێ تووشی ئەوان گرفتان بووین کاوە عومەردەنگی ئەمریکا دەشتا نەینەوە وشەی جندەر دووبەرەکی لە نێوان خەڵکی هەڵەبجە و حکومەتی هەرێمدا دروست کردووە و بەشێک لە شارەزان دەڵێن ئەرکی ناوەندە زانستیەکانە کە بە شێوەیەکی زانستی پێناسەی ئەم جندرە بکەن. وشەی جندەر و ماناکانی ماوەیەکە دابەشبوونی کۆمەڵایەتی لە نێوان هاوڵاتیاندا دروست کردووە لە بەشێک لە ناوەندە زانستیەکانیش سنتەرەکانی جندەر کارەکانیان ڕاگیراون بەشێک لە مامۆستایان دەڵێن ئەرکی ناوەندە زانستیەکانە بە زانست پێناسەی ئەم چەمکە بکەنەوە. خۆی لە ڕاستیدا جێندەر بە زمانی ئینگلیزی ینی جیاوازی ڕەگەزیەکانی نێر و مێ بابەتێکی ئاساییە و هەر لە کۆنەوە لە ئێستاشتا هەیە بەڵام ئەوەی کە ئێستا لە شەقامی کوردستانە هەیە دابەشبوونێکی خراپە بەداخەوە ئەوانەی کە لەگەڵ جێندەر و لەگەڵ داکۆشیکردن لە مافەکانی ئافرەتان خێنە خانەی ئەو گروپانەی کە ماگەشە بۆ گروپی پەلکەزەرینە و هۆمۆسێکسواڵەتی ئەوانەیەکەن کەمە بڵین تۆ بەخشینەوەی خراپە و ئەوانشی کە داکۆشیەکەن لەگەڵ جێندەران بەڕاستی ئەوانش بە هەمان شێوە تۆمەتباری ئەوان ترەکەن کە بەڕاستی دژی مافەکانی ئافرەتن هەردوو بابەتەکە بەڕاستی پڕگی و دابەشبوونی خراپە ناو کۆمەلگای ئێمە و ئەم بابەتە بۆ جۆرە نییە کە لە دنیاە هاتووە. لە زانکۆی هەڵەبجا سنتەری جێندەرناسی هەیە لە ماوەی ڕابردوودا خولێکی تایبەتیش بە جێندەر لە زانکۆکە ڕاگیراوە گرژی و ئاڵۆزیشی لێکەوتوەتەوە. هەنێ بنەما و قاعیدە هەیە کە قبولکردنی بۆ ئێمە قورسە وەکو ئەوەی کە دینەکەمان ڕێگری لێکردی ناتوانین قبولی بکەین جا چ بگابەوەی چەمکێک بێت ئەم بنەمایانە لە خۆ بگرێت و کاری پێ بکە بەڵام لەگەڵەوەشە ئێمە لەگەڵ ئەویانین کە لەناو زانکۆ ڕێ لە بۆچوونی جیاواز بگرێ لەبەرەوەی زانکۆ ناوەندێکە کە پێویستە دیموکراسیەتی تیا تەطبیق بکرێ ڕاست ئەشە بۆچوونەکان جیاواز بێ لە ئێمە و لەگەڵ بیربۆچوونەکانی ئێمە نەگونجێ بەڵام ناکرێت بوومانایە بێ کە ئێمە مەودایەک نەهێڵینەوە بۆی کە گفتوگۆ بکەین. سەرۆکی زانکۆی هەڵەبجا ئاماژە بەوە دەکات بە بڕیاری وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی پێداچوونەوە بە کارەکانی سنتەری جێندەرناسی لە زانکۆکان دەکرێت. سنتەرەکانی جێندەر بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی خوێندنی باڵا کراونەتەوە بەڕێوەبەریان بۆ دانراوە کارەکانی پێشتری هەمیشە لە خزمەتی تاکەکاندا بووە لە خزمەتی خوێندکاراندا بووە هەر بە نمونە ئێمە خولی ژنی سەرکردەمان کردوێتەوە خولی چۆنەتی نووسینی ڕیسێرچ و توێژینەوەمان کردوێتەوە لەو سنتەرەدا بێگومان لە ئێستادا ئێمە کارەکانمان کەمێک هەڵپەساردووە لەبەرەوەی پێداچوونەوە بکەین بۆ ئەوەی کە چی بکەین دووبارە ئەو وێنە ناشرینەی کە پیشان دراوە پێشتر بە جۆرێک لە جۆرەکان ئەمە دووبارە نەبێتەوە. لە پارێزگای هەڵەبجە و لە ماوەی ڕابردوودا دووجار لەسەر پرسی جێندەر گرتبوونەوە ئەنجام دراوە. ئێستا بە بڕیاری ئیدارەی پارێزگای هەڵەبجە هەموو چالاکیێکی تایبەت بە جێندەر ڕاگیراوە. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە.
وسەرۆکی ئوکراینیا ڤڵۆدیمیر زێلەنسکی دۆ سێشەمبووی گوت ku ji kardexistina zêdetirî 10 kar bi destên paya bilind bi tawanên gendaliyê divê weka karekî rotîn were dîtin wî her wesa got ku her pirsgirêkek navxweyî ku li ber welatî wî Ukrayna divê bê hilanîn ji bo berrevanîkirinê ji welat û hewla nêzîkbûna wan ji bo Yeketiya Ewropî. Çend kar bi destên paya bilindên Ukrayna di nav wan de berrevankarên rêza pêşîn a şer roja şembûyê karê xwe ji dest dan di şermezariyek gendaliyê dan. û wêneyên satelaytê nîşan didin ku qeşeyek hema bi qasî bajarê Londonê mezin ji 105 metran qeşa Brunit li Antarktîkayê qut bûye. Em van wêneyan dibînin ku ev qutbûna qeşaya ku beşekî mezin e li roja êkşembûyê bi tir diyar bûye lê ji sala 2017 were xema hindî hebû ku ew qeşa were helandin û jê qut bibe. Ev bû babetên îro yên Kurt Connection heta sibehê digihînek her şad û bextewar bin û silav û rêzên germ ji tevaya karmendên beşê Kurdî li dengê Amerîka û dem baş.